زۆر باشە لەسەر بابەتی کۆبوونەوەکان دوێنێ پارتی و یەکێتی لە سلێمانی کۆبوونەوەیان کرد ئەمە کارێکی باشە و هەموو لایەک پێی دڵخۆش بوون. ئەمڕۆژ یەکێتی وەکو لە هەواڵەکانیش داهاتبوو لەگەڵ گۆڕان و کۆمەڵی دادگەری و هەروەها یەکگرتووی ئیسلامی کۆبوونەتەوە. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و هەروەها هەڵوێستی عێراق بە هەڵوێستە دڕندانەکەی یا شۆڤێنیەکەی بەرامبەر هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک شوان شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با پێشەوەی بێمە سەر ناوەڕۆکی کۆبوونەوەکانتان لەگەڵ یەکێتی بۆ خۆتان دەزانن عێراق وەکو دەوڵەتێکی داگیر کرد لە ڕێی دادگای بەناو فیدراالیەوە ئیعلانی ئەنفالی کوردستانی کرد. نێوماڵی کوردیش نامەخوای لێبێ هەر زۆر تۆکمەیە. باشە بەڕای ئێوە کاتی ئەوە نەهاتووە تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستان بە ئیسلامی و بە نائیسلامیەوە کۆک بن لەسەر ئامانجە باڵاکانی گەلی کوردستان؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت کاک حاکم فەرهاد. سەرچاوم. هەڵبەتە من بەڕاستی زیاتر بە نیەتی ئەوەی هاتم کە باسی مەسەلەی هەڵبژاردن بکەین و پرسی هەڵبژاردن تاوتوێ بکەین. بە هەر حاڵ دەربارەی ئەو بڕیارەی کە دادگای فیدراالی دەری کردووە، من کەسێکی قانونی نیم تا لە ڕووی قانونیەوە تالیق و کۆمنتی لەسەر بدەم زیاتر لە لایەنە سیاسیەکەی ئەگەر باسی بکەم یا لەلایەنە جەماوەریەکەی. لەلایەنە جەماوەریەکەی ئێمە وەکو کۆمەڵ پێمان خۆشە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان بە ئیستحقاقاتی خۆی بگا مافەکانی پێ بدرێت لە هەرێمی کوردستان بیت لەسەر ئاستی عێراق بی بکەوێتە خۆشگوزەرانی و خۆش بژێوی بەو مانایی کە موچەی خۆی لە بەغدا بوو بێ. بەڵام ئەوەش بە تاکید لەلایەنێکی سیاسی جانیبێکی سیاسی هەیە کە ئەویش ئەوەیە پەیوەندی بە نێوان دەسەڵاتی هەرێمی کوردستان و بەغداوەیە. بۆ نمونە لە ڕابردوو بەغدا وەکو ئەو دادگایە چەند بڕیارێکی دەرکردووە دەسەڵاتی هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازیان لێ کردووە یا دەستخۆشیان لێ کردووە. بەڵام کاتێک کە بڕیارێکی ئاوا لەو شێوە دەردەکاتن دەڵێن ئەو دادگایە هەر نایاسایە نەک خۆی نایاسایە. بە هەر حاڵ ئەوە کێشەیە مابینی هەرێم و بەغدا فعلەن جانیبێکی سیاسی هەیە. ئەگەر بێت و علاقەی هەرێم لەگەڵ بەغدا باش بی دادگاش بڕیاری باش دەردەکا. بە هەر حاڵ سەبارەت بەوەش کە دەڵێ ئایا کاتی ئەوە نەهاتووە خۆی مەبدەئیەن کاگە حاکم فەرهاد ئەگەر هیچیش لە گۆڕێ لە ئارانەبی پێویستە لایەنەکان هاو هەڵوێست بن. بەڵام ئایا ئەو هاو هەڵوێستیا لە ئەستۆی چییە بە چ دەکرێت بەچێ دەکرێت یا کە نەکراوە هۆکارەکەی چییە؟ هەڵبەتە هۆکارەکەی حکوومەتە یا لایەنە دەسەڵاتدارەکانن کە بتوانن یعنی ئەو حزبانە علاقەتیان باش بیتن. زۆر باشە کاک شوان بۆیە من ئەوە پرسیارم کرد لە سەرەتاوە بۆ خۆ دەزانی هەر بڕیارێک لەلایەن عێراقەوە دەربچێ بە چاک و بەخراپ تەسیر لە تاک بەتاچی خەڵکی کوردستان دەکا و ئەوانیش بە عەقڵێکی شۆڤێنی لەگەڵ کوردستان مامەڵە دەکەن. با بێمە سەر دیدارەکەی ئەمڕۆتان. ئەمڕۆ ئێوە دیدارێکتان هەبوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەگەر بکرێت ناڵێم هەمووی، بەڵام ئەگەر بکرێت هەندێک لە ناوەڕۆکی ئەو دیدارە بۆ بینەرانیش ڕوون بکەنەوە ئێوە لە سەرچی گفتوگۆتان کردووە. من لە کۆبوونەوەکە نەبوویمە تا باسی لێوە بکەم بۆیە ئەگەر لەوێ بام باشتر بوو. بەڵام هەر قسەیەکی مەبدەئی دەکەم. قسەی مەبدەیم هەر ئەوەیە ئەو دیدارانەی ئێمە لەگەڵ لایەنە سیاسیەکان بە تایبەتی لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکان جاچە یەکێتی بی یا پارتی بی بەڕاستی دیدارەکانمان یا نێوڕۆک و قسەکانی نێو کۆبوونەوەکان خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان دەکات لە خزمەت لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە. دیارە یەکێتی وەکو هێزێکی سەرەکی ئێمە پەیوەندیمان باشە
و جارجارە دیدار و ملاقاتمان لە نێواندا دەبی ڕاگۆڕینەوە لەسەر پرسە سیاسیەکان دەکەین خۆت دەزانی ئێستاش پرسی هەڵبژاردن لە ئارایە یعنی کۆبوونەوەکانی پارتی و یەکێتی لە ئارایە ئەوەش لەوانەیە هەندێک حزب وا تێبگەن کە لا بەرژەوەندی ئەوان نەبی یەکێتی حەقی خۆیتی ڕوونکردنەوە بۆ کۆمەڵ بدا بۆ یەکگرتو بدا بۆ گۆڕان بدا بۆ لایەنەکانی تر بدا کە کۆبوونەوەی یەکێتی لەگەڵ بڵین پارتی لەسەر حسابی هیچ لایەنێکی هەرێمی کوردستان نییە. زۆر باشە سەیدی کاک حاکم فەرهاد ئەگەر ڕوخسەتم بدەیت قسەیەکی تر دەربارەی شۆفیۆنیەت ئەو قسەیە زۆر دەکرێ مەسەلەن خەڵکی تریش هەندێک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باز دەکەن کە ئەوە بڕیارێکی شۆفیێنیە یا هەتا یعنی حکوومێکی شۆفیێنیە. ئێمە لە سەردەمی سەددام هەردەمان گۆ شۆفیێنیە ئێستا لە سەردەمی عراقی نوێ عراقی دیموکراتی چۆن دەبێ هەر بڵێن شۆفیێنیە جا ئەگەر فیعلەن شۆفیێنیە یعنی بۆ لەوێن دەرێ هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی وەزیریان هەیە بەشدارن لە کاتێکدا دەڵێن وڵا کەداگیر کراوە ناوچەکە داگیر کراوە بەڵام لە هەمان کاتدا وەزیریان لە حکوومەتی بەغدا هەیە ئەی بۆ سەحب ناکەن و ئەگەر شۆفیێنی ئەگەر داگیرکارە بۆ لەوێن دەرێ زۆر باشە یعنی پێش بڕێ دەکەن لەسەر بەدەستێنانی ئاست و پۆست و سەرۆت و سامان. زۆر باشە کاک شوان ئەوە مەسەلەی شۆڤێنیزم و داگیرکاری عێراقیەوە هەموو لایەک لێ بووینێتەوە ئاشکرایە و کە عێراق داگیرکەری هەرێمی کوردستانە بەڵام با بێمە سەر مەسەلەی هەڵبژاردن دەمەوێت بزانم لە ڕێی جەنابتەوە ئێوە دیدی ئێوە بۆ هەڵبژاردن چییە چۆن دەتانەوێت هەڵبژاردن بکرێ یاسای هەڵبژاردن دەبێ چۆن بێ داواکاریەکانی ئێوە وەکو کۆمەڵی دادگەری چییە؟ بەڵێ بە کورتی هەڵبژاردن چەند تەوەرێکە چەند بڕگەیەکە یەک سەبارەت بە مەسەلەی یاسای هەڵبژاردن ئەو جار پێکهاتەکان دیارە ئێمە سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردن چەند قسەیەکمان هەیە یەک پێمان باشە کە هەڵبژاردن لە کاتی خۆی دابکرێ هەڵبەتە لە ڕابردوو چەند هاوارمان کرد چەند موشەجیعموین هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا نەکرا بەڵام بەپێی ئەوەی کە پەرلەمان تاجیلی کردوتەوە ئێستاش داواکارین جارێکی تر تاجیل نەکرێتەوە وەزەختێکی نێودەوڵەتیش هەیە وەزەختێکی زەماوەریش لە نێوخۆ هەیە کە هەڵبژاردنەکە لە کاتی خۆی دابکرێ ئەوەی تر چەند مەلەف و دۆسیەک دەمێننەوە بۆ نمونە ئێمە پێمان باشە سەبارەت بە مەسەلەی ژمارەی کورسیەکان کورسێک لە بری 100,000 کەس بی پێمان باشە دەربارەی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی دەنگدانی تایبەت و گشتی تێکەڵ بکرێ ئللا بۆ زەرورەت ئەگەر یعنی ئەوە هەر نەکرێ 15,000 کەسێک یعنی وەکو کە پاسەوانی دەنگدان دەکاتن بەڵام نەک چەند 100,000 کەس لە 2 ڕۆژ پێش دەنگدانی گشتی یعنی دەنجی تایبەتی پێ بدرێ و دواترش لە دەنگدانی گشتی بەشداری بکرێ. دواتر لە مەسەلەی کۆتا پێمان باشە عەفوەن یعنی پێکهاتەکان تۆماری تایبەت بە خۆیان هەبی و کاندیدی تایبەت بە خۆیان هەبی و دەنگدەرانی تایبەت بە خۆیان دەنجیان پێ بدەن. ئیدی دەربارەی کۆمیسیۆن ئەو کۆمیسیۆنەی کە ئێستا هەیە لەبەرەوەی لەوانەیە دەستکاریکردنی کێشەی زیاتر دووسکا زیاتر پرۆسەکە بەئاڵقێنی دەکرێت هەر ئەو کۆمیسیۆنەی کە هەیە سەرپەرشتی پرۆسەی داهاتووی هەڵبژاردن کە بەڵام لە دوای هەڵبژاردن دەکرێت پەرلەمان زۆر باشە پێدا چوونەوە لە بۆ ئەو کۆمیسیۆنەی بکات. زۆر باشە کاک شوان ئێوە ینی بەڕای ئێوە کۆمەڵی دادگەری لەگەڵ چ جۆرە سیستەمێکی هەڵبژاردندان دەتانەوێت کوردستان یەک بازنەی بێ هەر چوار پارێزگاکە یاخود ببێتە چوار بازنە؟ دەربارەی سیستەمی هەڵبژاردن ئێمە پێمان باشە هەرێمی کوردستان فرەبازنەی بی لەسەر ئاست و سیستەم و شێوازی پارێزگاکان بیواتە هەرێمی کوردستان بکرێتە چوار بازنە بە هەڵەبجەشەوە. هەڵبەتە هەندێک لە بەرپرسان دەڵێن ئەوە شتێکی خراپایان ناکریا بۆ بکرێ بەڵام لە هەمان کاتدا هەڵبژاردننی ڕابردوو بۆ عێراق یعنی نەک یعنی هەر پارێزگایەک بەڵکو هەر پارێزگایەک چەند باز نەبوو چوار باز نەبوو 5 باز نەبوو کاشتا و 3 باز نەبوو. زۆر باشە کاک شوان ئێوە کۆمەڵی دادگەری ئێوە بەشێکن
با بڵێن لە بزوتنەوە ئیسلامیەکەی ناو هەرێمی کوردستان چەندین حیزب و ڕێکخراوی تری ئیسلامی هەیە. ئێوە بەڕای ئێوە پێتان باشە هەر لایەنێکی ئیسلامی بەتەنیا خۆی بەشداری هەڵبژاردن بێ یاخود پێکەوە ڕەنگە لیستێک دروست بکەن کە ڕەنگە زیاتر قووەتان پێ بدات؟ خۆی ئەوە کاک حاکم فەرات پەیوەندی بە خۆمان وەیە و پەیوەندی بە هەندێک جار شێواز و سیستەمی هەڵبژاردن و ئەوانەوەیە بە هەڵ و مەرجی سیاسیە بە پەیوەندیەکانی نێوان لایەنە ئیسلامیەکانە، بەڵام بە شێوەیەکی گشتی و مەبدەئی ئێمە تەحالوف یا هاوپەیمانی و یا یەکلیستی ڕەت ناکەینەوە لە ڕابردوو شلەوانەیە باسمان کردبیە هەنگاومان بۆ نابی، بەڵام لە هەمان کاتدا کە هەر لایەنە و احتیفاز بە تایبەتمەندیەکانی خۆی بە زەرفی سیاسی خۆیەوە دەکا، زۆر تەبیعی ئەگەر هەر لایەنێکیش بە تەنیا دابەزی. جا لەگەڵ نزیکبوونەوەی کاتی هەڵبژاردنەکان بە تاکید ئەو باسانە دێنە ئاراوە، یعنی تاوتوێ دەکرێت چ شتێک زیاتر لە بەرژەوەندی لایەنە ئیسلامیەکان یا لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بە گشتی دابی زیاتر تەبەنی ئەو شێوازە دەکەین. زۆر باشە، زۆر بەڕێز شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری ڕاستەوخۆ لە شاری هەوری لێرەوە لەگەڵمان بووی، گەلێک سوپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان ماندوومان کردن. شەوتان باش.